ڕێز و سڵاو بۆیەوە بینەران و گوێگرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لەگەڵتاندام بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ئەمڕۆ ڕۆژی یەکشەمە. سەرەتاش بە سەردێڕی چەند هەواڵەیەک دەست پێ دەکەین. سەپاندنی حکمی 3 ساڵ و 1 مانگ زیندان بەسەر مامۆستایەکی ئاینی. ناڕزایەتی کرێکارانی فولادی سیادینی ئەبهەر لە پارێزگای زەنجان. راپۆرتێک لە سەرکۆشی پەرستاران لە ئێران. و گیان لە دەستدان و برینداربوونی 5 کرێکار لە ئێران. دەستبەسەرکردنی هاوڵاتیەک لە مەریوان ڕۆژی چوارشەمە 5 خەرمانان پەیمان نادریان تەمەن 22 ساڵ و خەڵکی گوندی دەرناخەی مەریوان لەلایەن هێزەکانی دەریتڵاتی و شارەوە دەستبەسەر کرا. بەوتەی سەرچاوەکانی هەواڵە و هاوڵاتیە بە هێرشی هێزەمنیەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی بۆ سەر ماڵەکەی بە توندوتیژیە و بە بێ بەڵگەی قەزایی دەستبەسەر کراوە و پاشان بۆ شوێنێکی نادیار ڕاگوێزراوە. شایانی باسە سەرڕای بە دوواداچوونی بنەماڵەکەی سەبارەت بە شوێنی ڕاگررتنی و دۆخی ژیانی تا کاتی دەڕشتنیم هەواڵە هیچ زانیاریەک لەبەردەستدانەیە. بەردەوامی کۆبوونەوەی کرێکارانی شیرکەتی ئەرغەوانگوستەر لە ئیلام ڕۆژی یەکشەمە نوێی خەرمانان کرێکارانی لە سەرکار دەرکراوی شیرکەتی پترۆشیمی ئەرغەوانگوستەری ئیلام بۆ چەندەمین ڕۆژی بەردەوام دژبەوە دینە هاتنی بەڵێنەکانی بەرپرسان کۆبوونەوە. بەشداربووانی کۆبوونەوەکە ئاماژە بەوە دەکەن کە سەرەڕای بەڵێنی بەرپرسان بۆ بەڕێوەچوونی ئەزموونێک بە مەبەستی دامەزراندنی کرێکارانی لە سەرکار دەرکراو هێشتا لەلایەن بەرپرسانی و شیرکەتەوە وەڵامیان نەدراوەتەوە و تەنانەت هەڕەشەی سازکردنی دۆسییان لێکراوە. بێبەشکردنی چالاکێکی کرێکاری خەڵکی شاری سنە لە دەرمان. ڕەفیق سەلیمی چالاکی کرێکاری خەڵکی شاری سنە کە لە سەرماوە 1400 هەتاویەوە لە بەندینخانەی و شارە ڕاگیراوە سەرەڕای خراپی دۆخی تەندروستی لە دەرمان بێبەش کراوە. ناوبراو بەهۆیەوە شکنجە ئازارانەی کە لە گرتوخانەکانی دەریتڵاتی کۆماری ئیسلامی کراوە بەرامبەری دۆخی تەندروستی لە خراپیدایە و سەرڕای پێشنیارکردنی پزیشکی زیندان بۆ پێدانی مافی مرەخەسی دەرمانی هێشتا تەنانەت لە سەرەتاییترین دەرمانەکانیش بێبەش کراوە. سەپاندنی حکمی 3 ساڵ و 1 مانگ زیندان بەسەر مامۆستایەکی ئاینی. لوقمان ئەمینی مامۆستای ئاینی و ئیمام جومعەی مزگەوتی چواریاری نەبی لە شاری سنە لەلایەن دەستگای قەزای ڕژێمەوە حکمی 3 ساڵ و 1 مانگ زیندانی بەسەردا سەپێنرا. ناوبراو لەلایەن دادسەرای ڕۆحانەتی تارانەوە بە تۆمەتی بێڕێزی بە پیرۆزیەکانی ئیسلام ئەم حکمەی بەسەردا سەپێنرا و سەرەڕای ئەوەش بەردەوامی کارەکەی لێ قەدەغە کراوە. ئەو چالاکوانە مەدەنیەت لە مانگەکانی ڕابردوودا بەهۆی پشتیوانی لە چالاکانی دەست بە سەرکراوی کوردستان و هەروەها پاراستنی ژینگەی کوردستان لەلایەن ناوەندەمنیەکانی ڕژیمەوە خراوەتە ژێرگوشار و بەم شێوەیە حکمێکی قورسی قەزایی بەسەردا سەپێنراوە. ناڕزایەتی کرێکارانی فولادی سیادینی ئەبهەر لە پارێزگای زەنجان. ڕۆژی ڕابردوو کرێکارانی فولادی سیادینی ئەبهەر لە پارێزگای زەنجان دژ بە پێنەدانی حەقدەستە دواخراوەکانیان ناڕزایەتیان دەربڕی. ناڕازیان ئاماژە بەوە دەکەن کە بۆ ماوەی چەند مانگە لەلایەن ئەو شیرکەتەوە حەقدەستیان وەرنەگرتووە و تەنانەت بایەخ بە داخوازیەکانیان نادەن. ناڕازیان خوازیاری دابینکردنی بیمەی دەرمانی و ئەمنیەتی پیشەیی، پێدانی حەقدەست و مەزایە دواخراوەکانیان، بەرزکردنەوەی ئاستی حەقدەست بە پێڕێژەی هەڵاوسان و هەروەها وەدی هاتنی بەڵێنەکانی بەرپرسان بوون. راپۆرتێک سەبارەت بە کۆچی پەرستاران لە ئێران. بەپێی ئامارە فەرمیەکان لە سەرەتای ئەم ساڵەوە بەلانی کەم 570 پەرستار بەهۆی خراپی دۆخی ژیان و پێنەدانی حەقدەستەکانیان لەلایەن ڕژیمەوە کۆچی وڵاتانی دەرەوەیان کردووە. بەپێی راپۆرتەکان ئێران لە ساڵانی ڕابردوودا ڕووبەڕووی قەیرانی نەبوونی پەرستاری پسپۆر لە نەخۆشیەکاندا بووەتەوە و بۆ هۆیەوە ژمارەیەکی زۆر لە نەخۆشخانەکانی ئێران لە پارێزگا جیاوازەکان توانای پێڕاگەیشتن بە کێشە تەندروستیەکانی خەڵکیان نییە. جێگای ئاماژەیە پەرستارانی ئێران لە ساڵانی ڕابردوودا بەدەیان جار لە ئاستی گشتی وڵاتدا کۆبوونەوەی ناڕزایەتیان دەربڕیوە و خوازیاری کەمکردنەوەی سەعاتی کار، وەرگرتنی هێزی کاری نوێ و هەروەها بەرزکردنەوەی ئاستی حەقدەست بە پێی ڕێژەی هەڵاوسان بوون.
گیان لە دەستدان و برینداربوونی 5 کرێکار لە ئێران بە پێڕاپۆرتەکان 5 کرێکار لە شارەکانی مەشهەد، ئیسفەراین، ئیلام و ڕەفسەنجان بەهۆی نەبوونی ئیمەنی شوێنی کار گیانیان لە دەستداوە یان بریندار بوون. بە پێو ڕاپۆرتانە کرێکارێکی بینەساسی لە شاری ئیلام بەهۆی کەوتنە خوارەوەی لە بەرزاییەوە بە سەختی بریندار بوو و بۆ ناوەندە دەرمانیەکانی ئەو شارە ڕاگوێزراوە. هەروەها کرێکارێکی دیکە لە شاری ڕەفسەنجان بە هەمان شێو و بەهۆی کەوتنە خوارەوەی لە بەرزاییەوە بەداخەوەکە گیانی لە دەستداوە. هاوکات 3 کرێکاری دیکەش لە شارەکانی مەشهەد و ئیسفەراین بەهۆی نەبوونی ئیمەنی شوێنی کار و بایەخنەدانی بەرپرسانی ڕژیم بە تەندروستی کرێکاران تووشی ڕووداوی کاری بوون و گیانیان لە دەستداوە. مانگرتنی کرێکارانی فرۆژگای ڕیفاه لە هەمەدان دوایین هەواڵ. ڕۆژی شەمە حوتی خەرمانان کرێکارانی فرۆژگای ڕیفاه لە شاری هەمەدان دژ بە پێنەدانی حەقدەستەکانیان کۆبوونەوە و دەستیان لە کار کێشایەوە. مانگرتوان بە وچنەوەی دروشمی کاتی کۆیلایەتی تێپەڕ بووە. خوازیاری پێدانی دەست بەچێ حەقدەست و مەزایە دواخراوەکانیان، دابینکردنی بیمەی دەرمانی کارامە، دابینکردنی ئەمنیەتی پیشەی و بایەخدانی بەرپرسان بە ژیان و مایشەتی کرێکاران لە ئێران بوون. بینەرانی خۆشەویست گەشتیاوەڵەکانم پێشکەشکردم کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەک.